ئەمڕۆ ڕۆژی هەفتەی مانگی ئۆکتۆبرە کە لە ڕۆژمێری جیهانیا وەک ڕۆژێک بۆ بنەبەرکردن و کەمکردنەوەی ڕێژەی هەژاری لە جیهانە هەژمار کراوە دەستنیشان کراوە. ئێمەش ئەمانێت لە یەکەم تەوەری ئەمڕۆمانە قسە لەسەر ئەم بابەتە بکەین لەسەرەوەی کە چی بکرێت بۆەوەی کە ئەم دروشمە بپێکێت بۆەوەی کە ڕۆژێکی لەم جۆرە بەڕاستی لە جیهانە ببینرێت و بۆەوەی کە ڕێژەی هەژاری هەر نەبێ کەم بکرێتەوە. قسەیەکی شەکەین لەسەر کوردستانی خۆمانم لەسەرەوەی کە ئێستا بە حکمی ئەوەی کە کۆرۆنا هەیە زۆرێک لە کەسب و کارەکان چوونەتە ژێر سێبەری ئاسەوارەکانی کۆرۆنا و بارزانانی کۆرۆنا چ گۆڕانکاریەکی بەسەر ڕەوشی ژیانی خەڵکە لەسەر ئەم بابەتە دروست کردو کە ڕێژەی هەژاری زیاتر کردوەوە. لەسەر ئەم بابەتە دوێن بمیواندارەتی زۆر بەڕێز دکتۆر عیزەت سابیر کە بەڕێزیان پسپۆڕی ئابوورین. دکتۆر عیزەت سڵاوی لێبێ زۆر بەخێر بیت. سپاسانەکەم. سڵاو لێوەش لە بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕۆژێکی نوێ لە کورسات هیوای ڕۆژێکی خۆش بۆ ملایەکە خوات. ئێمەش هیوای ڕۆژێکی خۆش بە جەنابەت ئەخوازیین. دکتۆر هەر ڕۆژەکە بەم شێوەیە دیاری کراوە کە ڕۆژی بنەبەڕکردن و کەمکردنەوەی ڕێژەی هەژاری بەکارهێنانی وشەی بنەبەڕکردن بە بابەتێک وەک هەژاری وەک خەونێک نایێتە پێشەوە. بەڕاستی جوانت پێکە ینی دەستەواژەیەکی جێبەجێ نەکراوە هەتا مرۆڤایەتی بەردەوام بێ جیاوازی چیناوەتی هەرە بێ هەژاریش هەر ئەبێت چونکە بۆ لەم سێ کەسەمانە هەرگیز داهاتەکەی هەرسێکمان وەک یەک نییە بۆ یەکێکمان هەژارترین لە دوانەکەی ترمان کاڵین هەژارترین معنایەوە نییە نانیە بخۆین معنایەوە نییە ناتوانین بژین بەس تۆ پارە و کەمتر پێ لە من پارەم کەمتر پێ لە تۆ هەژارتری لە من لەبەرەوە هەژاری ڕێژەییە کە ڕێژەییە کەواتە هەرەمێنێ بەڵام هەموو وڵاتێک لە دنیادا هەوڵەدا ژمارە و کەسانن کە هەژارن کەمیان کاتەوە ڕێژەی هەژاری کەم کاتەوە جێخۆیەتی لەم ڕۆژەدا دووسێ دەستەواژە هەیە باسی کەین بۆی بینەرانی بەڕێز شارەزاییان لێ هەبێ یاخود گرنگە بیزانن شتێکی پێوترێ هێڵی هەژاری هێڵی هەژاری دام و دەستگاکانی سەر بە نەتەوێگرتووەکان بۆ هەموو جیهان دیاریەکان لەسەر ئاستی هەموو جیهان ئەنجا هەموو وڵاتێکیش لەسەر ئەو بنەمایە ئەتوانێت کار بکا بۆ ئەوەی بزانێ ڕێژەی هەژاری چەندە واتە ستاندارە ئەمە دکتۆر ستاندارە بەڵام ستاندار بە شێوەیە کە چەند ساڵ جارێکە گۆڕێت پەیوەستە بە بەرزبوونەوەی نرخی شمەک لە بازاڕی جیهانیە بۆ نمونە حتا سەرەتای ساڵی 2000 دیاری کرابوو ئەگەر کەسێک لە ڕۆژێکە لە $2.5 کەمتری دەست بکەوێ پێوتری هەژار ئەمە بە تێکڕا بۆ هەموو جیهان $2.5 یعنی لە مانگێکا $45 دوای 2010 یاخود با بڵێن هەتا ئێستاش تا 2020 بەرز کراوەتەوە سەقفەکەی کراوە بە $2 و 90 سنت ئەمە بۆ خواردنی ڕۆژە ئەمە بابەت ئەمە وردەکاری هەیە هیوادارم چکە زۆر جار تەفسیری غەڵەتی بۆکرێ ئەمە هاوکێشەیە ئەم هاوکێشەیە بێ چەندین عوامل هەیە چەندین هۆکار هەیە لەگەڵ یا دراسی بکەی اینجا ئەتوانی بڵێ کێ هەژارە ڕێژەی هەژاری چەنە هێڵی هەژاری چەنە نەتەوەیەگرتوەکان لە جیهانە دراسەیەکە ئاڵێ مرۆڤێک بۆ ئەوەی بژی لە ڕۆژێکە لە هەفتەیەکە لە مایەکە چەنی گۆشت پێویستە چەنی مریشک پێویستە چەنی برنج پێویستە چەنی ئار پێویستە چەنی جلوبەرگ پێویستە کرێکی نەبێ کرێن نەدامانگانە سیارەی نەبێ بەنزینی تێکە موبایلی نەبێ وەحدەی تێکە تەنها بۆ ئەوەی بژی لە ژیاندا بمێنێتەوە نەمرێ لە برسا چەنی پارە پێویستە چەنی خۆراک پێویستە چەنی پۆشاک پێویستە ئیکا بە پارە ئەم ڕێژەیە جیاوازە لە وڵاتێک و بۆ وڵاتێکی تر بەڵام ستاندەردێک دانراوە ئێستا بە تێکڕا لە عالەما هەر کەسێ لە $2 کەمتری هەبوو لە ڕۆژێکە پێوتری هەژار $2 کراوە بە هێڵی هەژاری ئەم $2 هەرگیز بەشی ئەمریکیەک ناکە بەڵام بۆ هەندستانیەک لە دوورە دەستەکان لە دێهاتەکان زۆریشی زیایە چونکە شت لە هەندستان لە لادەیەکی هەندستان زۆر هەرزانترە وەک لە واشنگتن دیسی وەک لە یابان و وەک لە تۆکیۆ وەک لە کۆ بۆیە لە وڵاتێکی وەکو عێراقا 18% هەموو خێزانەکانی عێراق هەژارن 18% ڕێژێکی زۆرە بە دڵنیاییەوە زۆرە ستاندەرد لە عالەمە ئێستا 10% هەموو عالەم هەژارە
دە لە سەتی کۆی دانیشتوانی گۆی زەوی هەژارە. هەند یەکەم وڵاتە لە عالەمە کە زۆرترین ڕێژەی هەژاری تایە. هەند وڵاتێکی زۆر سەیرە. ئیسا لەو ڕۆژانەیە لە 10 ملیاردێرەکەی عالەم کە سەر و 100 ملیارد دۆلاریان هەیە یەکێکی هەندیە لە کاتێکیشا بە ملیۆن خێزان لە هەندستان ئەڵێ هەتا ماوە کارەبا نابینێ. یعنی دەوڵەت ناتوانێت بگاتەوەی کارەبای بۆ ڕاکێش. پەیوەندی بە زۆری ژماری دانیشتوانەوەی یەکێک زۆری ژماری دانیشتوان، دوو جیاوازی طبقی، یعنی جیاوازی چینایەتی زۆرە، حکومت لێ گوێ نادابەوە چەند فەقیرە و لە برسان برێت چەند دەوڵەمەنە. داوا یەکێکە لە سیفەتە خراپەکانی وڵاتێکی وەکو هەند. یەکەمە لە ئاسیای عالەم لە زۆرترین ڕێژەی هەژاریە، دوای وڵاتانی کۆنگۆ و ئەریتریا و ئەوانە دێن. بۆوە دیاریکردنی ڕێژەی هەژاری دایمە موئەسساتەکانی نەتەوە یەکگرتووەکان پێی هەڵەسن، بانکی نێودەوڵەتی، سندوقی دراوی نێودەوڵەتی، ڕێکخراوی کاری جیهانی پێوترێ منەظەمەت العەمەل الدەولیە، بەتایبەتی منەظەمەی عەمەلی دەولی ئەو کاری زۆر تیاکە ساڵانە راپۆرتی خۆی دروست دەکات، تەرتیبی هەموو وڵاتەکانەکە لە عالەمە کام وڵاتە زۆرترین ڕێژەی هەژاری تایە، کام وڵاتە کەمترین ڕێژەی هەژاری تایە، ستانداردێک بڵاوەکاتەوە لەسەر ئەو بنەمایە وڵاتانی جیهان خۆیان با بڵێن لەسەر ئەو بنەمایی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە سەر بە نەتەوەیەکگرتووەکانن هەموو وڵاتێک وەزارەتی پلاندانان ئەرکێتی بە دوای ئەوەیە بچێت کە ڕێژەی هەژاری دەربێنێ و دەوایرەکانی ئامار و ئەحسا و ئەوانش خەریکە بن لەگەڵیان. زۆر باش باسی بۆ منە هەژارترین وڵاتت کرد جەنابەت، بەڵام بابینە سەرەوەی کە عێراق و بەتایبەت هەرێمی کوردستان لە چوو بارودۆخەکە ئایا هیچ ئامارێک هەیە کە لە لای خۆمان بە چ شێوەیەکە؟ ئامار هەیە خۆشبەختانە، بەڵام ئاسان نییە وەکوتم ئەم ئامار دروستکردنە. بۆ ئاسان نییە؟ بۆ ئاسان نییە. یەک لە ساڵی 1970ەوە لە عێراقا سەرژمێری گشتی دانیشتوان نەکراوە. ئەگەر سەرژمێری گشتی دانیشتوانە نەبێ ناتوانانی بزانی چەند خێزان لە عێراق و لە کوردستانە هەژارن. ئەمە یەکێک لە خاڵەکە. دوو دەوڵەت بە عێراقیشتەوە بە هەرێمی کوردستانیشەوە تا ئێستا وەکو پێویست نەیتوانیوە بەڕێوەبەرایەتی ئامارەکانی بە دەقیقی دەری بێنێ بێکاری چەندە. طبعا چەند بێکاری زۆر بێ ئەوەندە هەژاری زۆرە بێ. ئەمانە دراسەی بەردەوامی ئەوێ، ئەمانە تیمی ئەوێ، ئەمانە سێرڤەی ئەوێ، ئەمانە لێکۆڵینەوەی ئەوێ، ئەمانە توێژینەوەی ئەوێ. دائیمەن ئێستا وەکو هەرێمی کوردستان و عێراقیش ئەڵێ بۆمان دەرکەوتووە لە 1970ەوە هەتا ئێستا هەموو ساڵێ 3% ژمارەی دانیشتوان زیاکە. ئەویان کردەوە بە بنەما 3% زیایەکەن وەڵەن کۆی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان ئەوێ وەلو ئامارێک نەکراوە حەسریەن ئەبێ سەرژمێری گشتی دانیشتوانت هەبێ. کە سەرژمێری ناکەی ناتوانانی بە ئاسانی بزانی چه خێزانێک فەقیرە. لەبەرەوە کارێکی ئاسانیە، بەڵام ئەو داتایانە نەتەوەی گرتووەکان بۆ هەموو وڵاتێک لە جیهانە نوێنەری خۆیان نێرێ سەرپەرشتیانەکە فێریانەکە چۆن ئەم ڕێژانە بدۆزنەوە. خۆشبەختانە بانکی دەولیۆمانە لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراق لەگەڵ وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێم بەردەوام خەریک. دوایین ئامار 2008 دەستکەوتووە ئەمە یەکە بۆ باسەکەم. ڕێژەی هەژاری لە عێراقا 18%. خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە زۆر لەوە کەمترە. لە دوهۆک 9%. لە هەولێر 7%. لە هەموو دڵخۆشکەرتر لە سلێمانی 5%. پەیوەندی بەچیەوە هەیە لە سلێمانی؟ شتێکی زۆر خۆشە بۆ باسە. ساڵی 2004 توێژینەوەی یەکم کرد بۆم دەرکەوت لە سلێمانیە خێزانێک $100 پێبێ 90 دۆلاری خوا جاری وە هەیە 95 خوا جاری وایە 100 خوا هیچ پاشەکەوت ناکە لە مانگێکە لە مایەک. باش طبیعەتی خەڵکی سلێمانی ئەمەیە پاشەکەوت کەمەکە چی دەسەکەوی هەموو یەخوا. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی ئەو خێزانە دەوڵەمەندانی کە پاریان چی دەسەکەوێ یاوانەی خۆشەژین هەرچیان دەسەکەوێ خەرجێکە. کە خەرجێکە دەتە بابوت باس بۆ فەقیری باش، بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری باش. چۆن؟ هەرچیان دەسەکەوێ ئەوانی کە متەمەکین و پارێکی باشیان لە بەردەسایەچن هەمووی خەرجەکەن، بەجل و بەرگێدەن، بە خواردنیەدەن، بە سەیرانیەدەن. کەواتە ئەم پارە و داهاتە
بە جۆرێک لە جۆرەکان یەکسانتر دابش بوو بەسەر چین و توێژەکانی کۆمەڵ جوڵی پێکرێ جۆڵەی پێک منە چم لە مەطعمێک نانەخۆم شاگردێک ئیسفادە لەو چونەی من نەکا بۆ مەطعمەکە چکە کرێ ڕۆژانی خۆی دەرێنێ قەسابێک ئیسفاداکە چکە گۆشت دەخۆم نانەوایەک ئیسفاداکە چکە نانەخۆم مەبەستم ئەمە هەموو کەس نایزانێ زۆر جار باسەکەن لاولێر و دووەکەوە سلێمانی ڕێژەی هەژاری کەمە لەبەرەوەی حکومەت پارەی زۆر بۆ نادووە وانی ئەو شتە یەکێک لە هۆکارەکان پارێزگای سلێمانی خۆرەیە کە خۆرەیە پارەکە باشتر دابەشەوێ بەسەر خێزانەکانە ڕێژەی هەژاری کەمترێ بێتەوە ئەمە خاڵی خاڵی دووەم لە 2001ەوە حکوومەتەکەی سلێمانی دەستی کرد بە پێدانی سلفەی عەقار لە 2011ەوە لە هەولێر و دووەکەوە دەستی پێکرد 400,000 خێزان لە سنووری پارێزگای سلێمانیە سلفەی عەقاریان وەرگرت سلفەی زەواجیان وەرگرت سلفەی زراعیان وەرگرت ڕێژەی هەژاری بە چی کەمە بێتەوە من ئەگەر کرێچی نەبوو کەمتر پارەم پێویستە بۆی پێبژی بۆ یەکێکی تر لە هۆکارەکان ڕێژەی هەژاری کەم کەیتەوە ئەوەیە کە خانووی خۆتە هەبێ 100 خێزان لە سلێمانیە 84یان خانووی خۆی هەیە 16یان کرێچی لە سلێمانی لە هەولێر 100 خێزان 25یان کرێچیە 75یان خانووی خۆی هەیە لە دووهۆک 30 خێزانیان کرێچیە 70 خێزانیان خانووی خۆی هەیە کەواتە یەکێکی تر لە هۆکارەکان بۆ ئەوەی ڕێژەی هەژاری کەم کەیتەوە ئەوەیە کە شوێنی نیشتەجێبوونی شیاو بۆ دانیشتوانەکە دابین خاڵێکی تر خواوەی بەخشیوە بە سلێمانی سەرۆت و سامانێکی لەسەر زەوی و لەژێر زەوی زۆری هەیە 33% سەرجەم کارگەکانی هەموو عێراق لە سلێمانی زۆرترین کارگەی ئاوی کانزایی هەموو عێراق لە سلێمانیە ئاوێکی سازگاری هەیە خوا پێی بەخشی ئەمە وای کردووە ئەگەر حکوومەتیش وەکو پێویست نەیتوانی بێ ڕێژەی هەژارەکەت کەم کاتەوە طبیعەتی جوڵەی بازرگانی و کەرەسەی خاوی ئەم پارێزگایە وای کردووە داهاتەکە باشتر دابەژێ بەسەر خێزان و چین و توێژەکانە بۆ ئەوەی ڕێژەی هەژاری کەمتر بێ کاریان ڕخساندووە بۆ ئەم کارگانە بەڵێ هەلیکاریان ڕەخساندووە ینی کارگەیەکی چیمەنتۆ 500 بۆ 1000 کەس تیاژی حکوومەتیش دینارێکی نەپێداوە نەتەعینی کردوون هیچ شتێ و پارێکی باشیش بنمونە کارگەیەکی یاسن 500 کەسی تیاژی کارگەیەکی ئاوی کانزایی 200 کەسی تیاژی کەواتەمانە کۆمەڵێ هۆکارن وایان کردووە خۆشبەختانە یعنی با دیوە جوانەکانی سلێمانیش باسکەین با دیوە جوانەکانی سلێمانیش ببینین کەمترین ڕێژەی هەژاری لە هەموو عێراقا لە سلێمانی زۆرترین کارگا پیشەسازی لە هەموو عێراقا لە سلێمانی کەمترین ڕێژەی کرێنشین لە هەموو عێراقا لە سلێمانیە ڕاستە جادەی دووسایتمان هێشتا تەواو نییە ڕاستە پێداویستی ترمان زۆرە بەڵام لەم ڕۆژی بەگژارچوونەوەی هەژاریە خۆشبەختانە پارێزگای سلێمانی کەمترین ڕێژەی هەژاری تێدێ زۆر باشە دکتۆر جێ خۆی ئێستا بعد لە بیرمان نەچێت کۆرۆنا زۆرێک لە کەسب و کارەکانی خستە ژێر سێبەری خۆیەوە کاری کردە سەرەوەی کە زۆرێک لە کەسەکان تەنانەت بێکار بن ئێستا با باسێکی کۆرۆنا بکەین کۆرۆنا وترا کە زۆرێک لە کەسەکانی دەوڵەمەندتر کرد زۆرێک لە کەسەکانی هەژارتر کرد با قسەی بکەین لەسەرەوەی کە لە لای خۆمان بە چ شێوەیەک بوو بەپێی ئەوەی کە ڕێژەکان لە لای ئێمە تۆزێک دڵخۆشکردترە بە خۆشحاڵیەوە کۆرۆنا تا چەند کاریگەری هەبووە خۆی لە ڕاستیە سارێکی بەجێیە کۆرۆنا بەداخەوە لە جیهانە فەقیرەکانی فەقیرتر کرد دەوڵەمەندەکانی دەوڵەمەندتر کرد ئەمە بۆ چی زۆر جار قەیرانە ئابووریەکە بزانی ڤایرۆسێک بەرۆکی هەموو عالەمی گرت هیچ وڵاتێک لە دنیای خۆی بۆ ئامادە نەکرد بوو ئەمە وای کرد زۆر بە خێرایی نەتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ ئاسەوارە ئابووریەکانی ئەم ڤایرۆسەیە ئێستا تۆ سەیری تەرتیبی دەوڵەمەندەکەی عالەم کە پێش کۆرۆنا لەگەڵ ئێستایە دەموچاوی زۆر تازە هاتۆتە ڕاست ناو ئەو دەوڵەمەندەوە هەرە دەوڵەمەندترینەکانی عالەم هەندێکیان نەبوو هەر بۆ نمونە شەریکی وەکو نێتفلێکس ڕاست ناوی لە ناوە هەر نەبوو
بەهۆی کۆرۆناوە چونکە خێزانەکان هەمووی ناچارمن لە ماڵەوە دانیشن بۆیە بیریان لەواکەدەوە تەلەڤیزیۆن سێری حەڵقەیەکی خۆش بکەن هەموو ئیشتراکیان سێکێکە لە دەوڵەمەندەکان شەریکەی ئەمازۆن بە ئاسایی لە هەرە دەوڵەمەندەکە نەبوو لە ئاخیرەکانی هەبوو چۆتە پێشی پێشەوە بۆ خەڵک بەهۆی کۆرۆناوە نەئەچووە دەرەوە تەنها بە ئیمێڵێک بە تەلەفۆنێک بە شتێ بە شەریکەی ئەمازۆنیەوە دەی بڕۆ لە فڵانە سوپەرمارکێت ئەوەم بۆ بێنە ئەوەم بۆ بێنە ئەوەم بۆ بێنە مەبەستم طبیعەتی ئالوگۆڕی بازرگانی لە جیهانا گۆڕی بۆیە هەبوون کەم دەوڵەمەند بوون زۆر دەوڵەمەند بەعکسیشەوە چەندین شەریکەی عالەم دەوڵەمەندەکانیان یاخۆ سەرۆتی سامانەکان بەڵام بۆ فەقیر خەڵکێکی زۆری بێکار کرد وەکو وتم چەند بێکاری زۆر بێ ئەوەندەش هەژاری زۆرە بێ بە ملیۆنان کەس چوونە ماڵەوە کە تۆ دوکان و بازار داخرا و هین کراوانە قاوەخانە ئوتێلەکان مەطعەمەکان هەموو شوێنەکان داخران کامانە داخران خەڵکێکی زۆر بێ ئیش بوو کە خەڵک بێ ئیش بوو فەقیرەوێ کێ ئەچێ ئیشەکە ئەوەی کە پێویستی بە پارەیە بۆیە بە شێوەیەکی گشتی فەقیرەکانی فەقیرتر کرد دەوڵەمەندەکانی دەوڵەمەندتر کرد ئەوە ئەرکی هەموو کۆمەلگایە هەموو وڵاتەکانە هەموو حکوومەتەکانە کار بۆ بکە ئەم کاریگەری کۆرۆنایە تێپەڕێنێ دیسان جارێک کە عەدالەتی کۆمەڵایەتی پیادە بکە خۆی بەڕێزان ئەرکی دەوڵەت چییە؟ ئەرکی دەوڵەت ئەوەیە ئەوانەی کە پاریان زۆر دەسەکەوێ لە ڕێی باجەوە ساڵانە باجیان لێ وەرگری بیدەی بۆ فەقیرانەی کە پاریان کەم هەیە بیدەی بۆ کەسانی کە ئیشیان نییە بیدەی بۆ کەسانی کە سەرچاوەیەکی داهاتیان نییە بۆ ئەوەی بمێنێ لە ژیانە نەمرێت لە بەرسا بە فەقیری نەژی هەتا کارێکی دەسەکەوێت ئیسم لە حەزە بکە حکوومەتی عێراق لەم کۆرۆنایە 9 ملیۆن خێزان لە عێراق بارێمی کوردستانیشەوە پێم وایە مانگێک بوو یا دوو مانگ بوو هەر مانگەی 100,000 دیناری یا بەو کەسانەی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە لە حکوومەتی ئێرەم لە کاتی پارە زۆرەکە هەبوو ئەو ژنەی کە مێردی نەبوو ئەو پیاوەی کە ژنی نەبوو کە هیچ سەرچاوەیەکی داهاتی نەبوو کە کوڕێ یا کچێکی مەعاشخۆر و خاوەن پارە نەبوو بە خێویکە لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و مانگانە 150,000 دیناریان ئەدانێ بۆ ئەوەی بژی بۆ ئەوەی نەکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە لە وڵاتێکی وەک ئەمریکا 5 ملیۆن خێزان لە ژێر هێڵی هەژاریەوە ئەمریکا حکوومەت کریدت کارتێکی داوە پێ ئەم کریدت کارتە بە حدودی 400 بۆ 500 دلار لە مایەکە ئەتوانێت چێشتی پێ بکڕێ بەس چی پێ بکڕێ شیری پێ بکڕێ بۆ مناڵەکەی برنجی پێ بکڕێ شەکری پێ بکڕێ جلوبەرگی پێ بکڕێ نانی پێداویستی سەرەکیەکان پێداویستیەکان بۆی بژی بەڵام بڕوا جگەری پێ بکڕێ لە مارکێتێکە کارتەکەیش ناکە ئەمە سۆشیالەکەیەکە باس ئەمە سۆشیالەکەیە بۆ ئەوانەی کە هەژارە بۆیە بە حکوومەتی ئێرەماوە ئەرکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە بیر لەوە بکاتەوە یعنی یەکێک لە وەزارەتە معنیەکان بەو ئیشە دایریان هەیە لە هەموو شارەکانە کردویانە پێشتر کردویانە بەڵامە بێ بیر لەوە بکەنەوە لەمە دواش زیاتر پەرەی پێبن بۆ ئەوەی بە هەموو لایەک هەوڵ بدرێ ڕێژەی هەژاری کەم بکرێتەوە سەروەت و سامانی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە ئیسا ئێمە ئەوەندە ڕێژەی هەژاریمان هەبێ هیوادارین وەکوتم هەر لە بیدایەتەوە خۆشتان وتان بنەبڕ ناکرێت بەڵام چەند بتوانین ڕێژەکەی کەم بکەینەوە ئەو ناتوانین بڵین خۆشگوزەرانی عەدالەتی کۆمەڵایەتیمان دابین کردو بۆ کۆمەلگاکەمان باش دکتۆر ئەگەڕێم بۆ لایەنی باسێکی ئەم شارەت کرد کە چەند بخۆرین ئەگەڕێم بۆ پرسیاری پاشەکەوتەکە کوردستانی هەڵە تاقیکردنەوە باشترین بەڵگەیە کۆرۆنا هەمومانی تاقی کردەوە لەگەڵ چارەکە موچەیش کە زۆر جار مامۆستا و فەرمانبەر و هەمویان گلەیان دەکرد و زۆر جار باسی کۆمەڵێک بابەت دەکرا ئێستا پێت وایە لەمەولا بۆ لەمەولا ئەگەر خوا نەخواستە بابەتی قەیرانی بوجە و داهات لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقدا سەری هەڵدایەوە و خوش زانێ ئێمە جارێک حکوومەتێکی ترمان لە پێشە و پێ ناچێت ئەمە جارێکتر ڕووبداتەوە ئاسۆکە وا دیارە ئەگەر ڕووبداتەوە پێت وایە تاکی ئێمە ڕوبەڕووی ئەو قێرانە قورسا بێتەوە کە پێشتر هیچ زانیاریکی لەسەر پاشەکەوت نەبوو پێت وایە تاکی لەسەر بیرێکە کاتەوە زیاتر
بەڵێ تۆ ئەتەوێ وەڵامی ئەو پرسیارە بەمەوە فعلەن فریان نەکەوتم بدەمەوە ئایا باشە پاشەکەوت دیار خەڵکی سلێمانی خۆرە بێ هەچی دەسەکەوێ بخوا هەرگیز باش نییە بەزەوە تەبیعەتەکەیە بەدەست من و تۆنی هەرگیز باش نییە وەکوتم توێژینەوەکەم کە کرد ئەویش داوایان لێکرد مامۆسام لە جامعە وتیان بۆ لە سلێمانی هەموو شتێک گرانترە لە هەولێرش و لە بەغاش هەولێر پایتەختی هەرێمە بەغاش پایتەختی عێراق باش دراسەکەم کرد ئەم نەتیجەم دەستکەوت یعنی ئەو کاتە بۆم دەرکەوت 100 کەس لەم سلێمانی 90یان مۆبایلی پێ بەڵام 6 کەس لە کەرکووک مۆبایلی پێ 7 کەس لە دووهۆک مۆبایلی پێ بەبەستەکەم تێگەی ئەمە دیوەکێتی دیوەکەی تری نەخێر ئەمە لە بابی نوکتەوە کاتێک حکوومەتی هەرێم بڕیاریدا پاشەکەوت لە موچەی خەڵکا بکە لە بابی نوکتەوە حکوومەتی هەرێم وتی ئێمە ناز و نیعمەتێکی زۆر زۆرمان بۆ خەڵکەکەی خۆمان هەڵڕشت لە 2005ەوە هەتاوەکو 2014 ئەو حەوت ساڵە موچە بە بەردەوامی موچە زیادەکرا مخەسەساتە درا هەموو شتێکە کرا ئەو خەڵکەی ئێمە نەیتوانێ شتێکی لێ پاشەکەوت بکە بۆ ڕۆژێکی لێ قەمان هەتا بە قەڵکی پێ بۆیە ئێمە بڕیارە دەینەک و حکوومەت ئێمە بەتان پاشەکەوت ئەمە گولوکتە کولوکتە بەڵام نیوێ ڕاست هەر بخۆرێکە بەبەست تەنها خواردنیش نییە ئەوی بینەرەمە هەڵەش لەم دەستەواژێشمان تێ نەگەن یعنی بۆ من ماڵ ئەزانی 4 سەرخێزانن 5 ئۆتۆمبیلان هەبوو یعنی ئەمە ژەر دیوێکی تر نییە لە خواردن براجان لە ئابووریە ئەڵێ لە ئابووری ئەڵێ هاوکێشەیەکەیە باشە داهاتە $100 دوو ڕێگەل لە بەردەمە یا هەر سەتی خەرجەکەی تو هیچی پاشەکەوت ناکەی یا 90 خەرجەکەی دەی پاشەکەوتەکەی یا 80 خەرجەکەی 20 پاشەکەوتەکەی کەواتە پاشەکەوت و خەرجی کۆی کەرەوە ئەبێ یەکسان بێ بەداهاتەکەوت بەداخەوە لە ناو زۆرینەی خێزان لەم هەرێمی کوردستانەیە پاشەکەوت سالبە یعنی چی؟ یعنی سەتی دەسەکەوێت جاری وایە سەوداخوا 120 خوا قەرزیەکە ئەمە خراپە لە ئابووریە پاشەکەوت نەبێت گەشەی ئابووری وڵات ڕوونادا سووری ئابووری لە دنیایەمەیە $100 داهات دەسەکەوێت 80 خۆ 20 خەمە بانقەوە هەموو مانگێ 20 دوای ساڵەکە بێ بە $3,000 ئەم $3,000 دەوڵەمەنێک هێل لە بانقە ئەو پارەی من پاشەکەوتم کردو ئای با پرۆژەی پێدروستەکە پرۆژەی پێدروست کرد بێکاری ناهێڵێ بێکاری نەهێشت بەرهەم دروستەکە بۆ بازار بەرهەمی دروست کرد بۆ بازار شت هەرزانە بێ بەرهەمی دروست کرد کرێکاری زیاترەکەوێتە ئیشەوە بێکاری کەمە بێتەوە بێکاری کەم بۆەوە شت هەرزان بوو من مانگی هەشتامە خوارد لەمە دو هەفتا خۆم چونکە شت هەرزان بووە ئەمەیە سوڕی ئابووری و گەشەی ئابووری دروستەکە ئەگەر تۆ هەرچی دەستکە و هەمووی بخۆی هەموو مرۆڤەکان لە ژیانە ئاوا بیر بکەنەوە گەشە لە جیهانە ئەوەستێ ئیترێ بێ مرۆڤایەتی زیانەکە چونکە بۆ مرۆڤێکی تازە هێتە دنیاوە ئەبێ توێشیر زیاتر دروستکە ئەبێ قاتێ جلوبەرگ زیاتر دروستکە ئەبێ بەرهەم زیادکەی بۆیە ئەو داهاتی دەست دەکەوێت هەرگیز نابێ هەمووی بخۆی ئەگەر هەموو ڕاستە لەبێ داهاتە دوو هۆندەی پاشەکەوت بێ ئەوە ڕاستە لە زمانی ئابووریە هین نییە تا ئێستا هیچ زانایەکی ئابووری هینی نەکردووە ڕێژەیەک دیاری بکات خراپە پەنجای بخۆیت و پەنجای هەڵگری باشە دکتۆر ئێستا ئێمە باسی خراپیش هەسەتەکەی بێ لەو بینێ ئەگەر ڕێگەم بێت پرسیارەکەم بکەم باسی پاشەکەوتمان کرد پاشەکەوت بۆ کەسێک کە مەعاشی لەوانەیە 40 ملیۆنی بوو دروست بوو کە بەو شێوەیە بێت با بڵێن ئەڵەی پەلە پیچکەیەک بوو بۆ ئاگای هێنایەوە بەڵام بۆ کەسێک کە مەعاشێکی زۆر با ئەوە نەبوو کە تەنیا پێداویستی سەرەکی خۆی پێدابنکە غەدرێکی دوو ئەوە نەبوو کە لێکرا ئەوەنەی تر هەستەکەم خەڵکەکانی لەوانەیە بەرەو هەژاری بردەبێت لە ژنگەیەکی لەو جۆرە ئەکرێت هەشتا هەر تۆ بیر لە پاشەکەوت بکەیتەوە خۆی شت پاشەکەوتێکی بەدەمەوە بکەیت خۆی ئاستی خۆی هەیە ئاستەکە بەم شێوەیە وەکوتم ئێستا دوایین دراسە کە کراوە بۆ ڕێژەی هەژاریەوانە ئەڵێ لە هەرێمی کوردستان کۆی هەرێمی کوردستان تقریبا 180,000 دیناری کەسێک پێویستە بۆی بژی یەک کەس لە مایەکە ئەگەر 5 کەس بن 180,000 دینار ئەمە بۆی بژی وەکووتم ئەمە کرێ لێ نەدا
سەفرە و سیاحی پێ نەکە ئەمە بیدا بە خۆراک و جلوبەر بۆ بمێنە لە ژیانە لە خوار ئێرە وڵاتێکی گرانە بۆ ژیان بە فکرەکەم بگەێنم لە خوار 180 فەقیرە لە عێراقا 110,000 کوردستان بەرزترە کوردستان بەرزترە چکە شت گرانترە چونکە خەڵک خۆش درێژی چونکە تێکڕای داهاتی تاکە کەس ئەمانە هەموو کۆمەڵێ هۆکار نەبێ دراسەیان بکەین باشە تێکڕای بەنزیکەی ئەمەی کێشەی ئامارەکان بەنزیکەی تێکڕای داهاتی تاکە کەس لە هەرێمی کوردستانە نزیکە لە 400 دلار لە مایەکە یعنی بە تێکڕا هەموو تاکێک لە کوردستانە 400 دلاری بەردەکەوێت ئەمە کۆی داهاتی ناوخۆ کۆی بودجەی هەرێمەکە چەندێکە لە ساڵێکە دابەشێکی بەسەر ژمارەی دانیشتوانە پێوترێت تێکڕای داهاتی تاکە کەس بە شێوەیەکی گشتی یعنی ئەگەر تۆ لە 400 دلار کەمترت هەبێت لە مایەکە لە خوار تەبەقەی نە هەژار نیت لە خوار چینی ناوەندەوەی هەژار نیت ئەتوانی شتێکیشی لە کۆکەیتەوە ئەتوانی 2 ساڵ جارێ سەفەرێکی پێ بکەیت بەڵام ناتوانین لە ساڵێکە 4 سەفەر بکەیت بەڵام ئەوی لەسەر 400 دلارەوە لەوانەیە ساڵێکە بتوانێت سەفەرێکی پێ بکات بۆیە تۆ لە خوار 400 دلارەوە پاشەکەوتی پێ ناکرێت بەڵام لەسەر 400 دلارەوە بووی واجبە لەسەر پاشەکەوتە پێ بکرێت بۆ ئەوی بمێنی لە ژیانە کەمتر لە 400 پێویستە بۆ ئەوەی پێداویستی سەرەکی ژیانی ڕۆژانەی خۆ دابینکەی کەمتر لە 400 پێویست وەکو جلوبەرگ و خۆراکوان بەڵام ئەگەر پارەکە لەسەر 400 بوو ئەتوانی 40 دلاری لە مایەکە بۆ نمونە لێ پاشەکەوت خۆ ئەگەر 800 دلار بوو ئەتوانی 100 دلار پاشەکەوت ئەگەر 1.5 میلیۆن بوو ئەتوانی 200 دلار پاشەکەوت بۆیە پاشەکەوت بۆ هەموو کەسێک نییە وەکو وتم ئەگەر تۆ پارەکەت تەنها بەشی ئەوە بکە کە تەنها پێی بژیت نەواجبە لەسەر پاشەکەوتکەی نەبوت ئەکرێ پاشەکەوتکەی بەڵام بەڕێزێک لە وەزارەتی ناوخۆ ئەفسەرە ساڵتە 1.5 میلیۆن دینار وەرەگرێ واجبە لەسەر شانی بڕێگلۆ پارێ مانگانە پاشەکەوتکە دۆخی وڵاتەکەت خراپ بوو سپێنێ ویستە سەفەرێ بکەی ویستە پرۆژێ دروستکەی ویستە بەشداری لە کڕینی پشکێکا بکەی بۆ ئەوی پاشەکەوتێکەوێ ئەم جارە شتێکی دەکەمەوە مرۆڤایەتی گەشە ناکە ئەگەر پاشەکەوتن نەبێ هەر یەکەو بەپێی ئەو داهاتەی خۆی بەپێی ئەو بڕێکە لێ زیادە دەست و چاو خۆش دکتۆر عەزیز سابر سپۆڕ یاوەری سپاس بە وتەکان دەستە خۆش بێت بە هیواین زۆر جار ئارامی و نەبوونی جەنگ و بەردەوامی ژینگەی بازرگانی ئەمانەش هەمووی هەوڵن بۆ ئەوی کە وڵات گەشە بکات و ڕێژەی هەژاریش کەم بێتەوە لەگەڵ قسەکانمە هاوڕای لەمانە لەبەرەوە بە هیواین لای ئێمەش ڕێژەی هەژاری بنەبەر ناکرێت بەڵام ئەوەی کە دکتۆر باسی کرد لەو 180,000 یان ئەو 400 دلاری کە باسی کرد و ئاماری خستە ڕوو بتوانین ئێمە پاشەکەوت بیری پاشەکەوتمان هەبێت و بتوانین چۆن ژیان بەردەوامی دەکەین لە ڕێگەی ئەو پاشەکەوتانی هەمانە دووبارە سوپاس بە ئامادەبوون دەستە خۆش بە